سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش لە دەنگارەین کە یەکێکە لە شوێنە سروشتیەکان لە گوندی جنێراوە کە سەر بە بەرزێوێ و لەوێشەوە بۆ سنووری قەزای ڕۆواندز چەند ساڵێکە ژمارەی زۆر لە هاوڵاتیان و گەشتیاران ڕوو لەو شوێنە ئەکەن بەڵام بەو پێی کە ڕێگای وەکو پێویست نییە هەروە تا ئێستاش گەشت و گوزار بە فەرمی کاری لەسەر نەکردووە. هەندێک دیمەنەکانی ئەو شوێنە دڵگیرەتان پێنیشان ئەدەین بۆ یەکەم جار لە ڕێگەی زاری کرمانجیەوە کە یەکێکە لەو شوێنانەی خاوەنی سەرچاوەیەکی ئاوی سروشتیە لە بناری چیای هەندرێنەوە. ئەمە دیمەنەکانی دەنگارەیە کە ئەبێتە شوێنێکی گەشتیاری بۆ داهاتوو لە سنووری قەزای ڕۆواندز. ئەوەی جێی سەرنج بێ هاوڵاتیانی ئەو گوندە بە تایبەتی گوندی جنێراوە گلەیان لەو خەڵکانە هەیە لەو سەیران سەردانی کار و گەشتیارانەی دێنە ئێرە ژینگەی شوێنەکە وەکو پێویست ناپارێزن. ئەمە یەکێکە لەو گلەیانەی کە لە زۆر جار بەردەوام ڕۆژانە خەڵکی جنێراوە دێت ئێرە پاکە کاتەوە بە تایبەتی کە تیمێکی تایبەت بە پاککردنەوە خەڵکێکی خۆبەخش بە تایبەتی یەکێک لەو قوتابیانەی کە خەڵکی گوندی جنێراوەیە کاری خۆبەخشی ژینگە پارێزی ئەکاتن ڕۆژانە بە بەردەوامی دێتە سەر سەرچاوی ئاوی دەنگارە و ئێرە پاکە کاتەوە. هاوڵاتیانی جنێراوە داوا ئەکەن کە گەشت و گوزار شارەوانی ڕۆواندز خەمێکی جددی لێرە بخۆن بە تایبەتی کە ئەڵێن 2 هەفتە جارێک ئۆتۆمبیلی شارەوانی دێ بۆ کۆکردنەوەی ئەو پاشماوانەی لێرن بۆیە لە دوای ڕەمەزانەوە بەردەوامی خەڵک دێتە ئێرە ڕۆژانە سەردانی کار و گەشتیاری زۆر دێتە سەر ئاوی دەنگارە پاشماوی زۆری گەشتیاران کۆ ئەبێتەوە. ئێمە قسەمان لەگەڵ بەڕێوبەری گەشت و گوزاری ڕۆواندزیش کرد لەگەڵ پارێز یوسف سۆفی عەلی ئاماژەی بەوە کرد کە لە بەرنامە و پلانی ئەوەندایە وەکو گەشت و گوزار ئاوی دەنگارە لە گوندی جنێراوە بکرێتە پرۆژەیەکی پلانی ئەوان بۆ داهاتوو کە یەکێک بێت لە پرۆژە استراتیژیەکان کاری گرنگی لەسەر بکرێ ڕێگاوبانەکەی فراوانتر بکرێتن لە هەمان کاتدا کەپر و شوێنی گەشتیاری وای لێ دروست بکرێت کە یەکێک بێت لە پرۆژە مۆدرنەکانی گەشتیاری لە سنووری قەزای ڕۆواندز. ئەوە دیمەنەکانی ئاوی دەنگارەیە کە یەکێکە لەو شوێنانەی وەکو بۆمان باسکردن لە گوندی جنێراوەیە لە سنووری قەزای ڕۆواندز کە شوێنێکی دڵگیر و دڵڕفێنە هاوڵاتیانی ئێرە زیاتر داوا ئەکەن ئەو کەسانەی دێنە ئێرە ژینگەی ئێرە بپارێزن چونکە سەرچاوی ئاوەکە شوێنێکی دڵگیژە لە هەمان کاتیشا داوا لە خەڵکەکەن هەر کەسێک دێتە ئێرە ڕەچاوی ژینگە پارێزی بکە بۆ ئەوەی شارەوانی و گەشت و گوزاریش لە ئایندێکی نزیکدا کاری جددی لەسەر ئەو پرۆژێ